مەترسیەکانی تێرۆریزم کاریگەری هەبووە لەسەر ئاهەنگەکانی سەری ساڵی نوێ. هیلاری کلینتن هێرشەکانی دەوڵەتی ئیسلامی بۆ سەر کەمایەتیەکان بە ژێنۆساید ناودێر دەکات. دانیشتوان ناگەڕێنەوە شاری ڕزگارکراوی شنگال و دەوروبەریشی. کورد کۆنەکشن پیرۆزبایی ساڵی نوێتان لێ دەکات لە هەر شوێنێکی ئەم دنیایەدا بن. کورد کۆنەکشن بەرنامەکە پشکا کوردیا دەنگی ئەمریکا واشنگتن و هەروەسا ڕاستەوخوا لەسەر کەناڵی NRT تێوەشاندن. ساڵەوەیان و پیرۆزبە 2015 دەرباز بوو و ئەم دە ساڵەکە نودەنە. ئەگەر ساڵ خۆش بە یان نەخۆش بە لێ لە شەوا داویا ساڵی خەڵکتن شاهیان دیکە. شەوێدی گەفەیەن تیرۆریستی و ڕەوشە ئابووری هونەک جاهاژی ڕەوشە سیاسی و لە چەند وڵاتان بوونە ئەگەر شاهی نەهێنکردن یانژی نە دگەرم و گوڕبن. پترجی 1 میلیۆن کەس لە تایمز سکوێرا نیویۆرک پێشوازی لە ساڵانی یا 2016 لە مەزنترین ئاهەنگên سەرساڵێ لە ئەمریکا لەژێر چاودێریەکە پاراستنا مکم ئامادە بوون. لە پاریس ڕەنگên ئالا فەرەنسا مۆنۆمنتا سەرکەفتنê خەملان لێ لە شارل دیگۆل ئاهەنگا سەرێساڵی غەمگینی بخۆ بەدید وەکو ڕێزگرتن لە قوربانیên هێرشا پاریس. Nous n'en avons pas terminé avec le terrorisme. ئەم ji gefên terorîzmê rizgar nebûne. هێشتا گەف هەنە و لە ئاستەکێ بلندن و me bi berdewamî nexşên hêrişa şinav birine. Li paytextên cîhanê li Bêjîng, Hong Kong, Mosko, Brazîl û li sertaserî cîhanê biçaveka tirs ji gefên terorîzmê aheng hatine pêkînan. Papayê Vatikanê dirê û resmeka taybet da got nabit zumbilên xweştiviyê bi kirdarên xirab bêne veşartin. Çend tiştekî mezin e xêr û xûşewîstî û hevkarî rûjên salê pir bikin. خێر هەردەم سەردەکەویت هەرچەندە هەندێک جاران دیار نینە. Herêma Kurdistanê ewa rastaxû bersîngê terorîzmê digirit û bandora çendîn aloziyên aborî û siyasî wekû Jiyar Mihemed di raporta xwe da ji Silêmaniyê dibêjin bala xwe kişandiye ser ahengên serê salê. Berastî 2015 min wekû gend sakim bira nakim bû hîç gencekî wekû hevşewê min xweş bû bêt û înşallah rûhat û nehêtewê. Rewşa Almanya zor baştir nebû ji piraniya welatên Ewropa li şeva serê salê du bingehên veguhastinê li miyonê hatine daêxistin piştî dezgehên parastinê zanyariyên mikim wergirtîn ku çekdarên dewleta İslamî pîlana hêrişan heye. Digel hatina sala nîda hişta pisyara serekî ya xelkê ew aya sala 2016 wê bibte sala ji navbirina terorîzmê yan herçi nebit kêmkirina gefên wê. Xalid Fettah, Dengê Amerîka. خەڵک چه هیوا و ئاواتێکی هەیە بۆ ساڵی نوێی 2016 کامێرای کورد کۆنەکشن ئەم پرسیارەی لە دانیشتوانی واشنگتنی پایتەخت کردووە و یەحیا بەرزنجی لە راپۆرتەکەیدا پێمان دەڵێ خەڵک چه هیوایەکیان هەیە. هاتنی ساڵی تازە لە هەموو شوێنێکی دنیا بە کۆمەڵە هیوا و خواستی باشبوون ڕووی تێدەکەن. ئیتر نادیاریشە چۆن ساڵەکان دێت و دەڕوات. لە ئەمریکاش خەڵک لە نێوان گلەیی و هیواکانیان. Ez dixwazim xwendina xwe pêş te bixim û herwiha ez hevî dikim ku pêşerojekî baş bibînim. Ya din jî ez dixwazim rexsê xwe baştir bikim. We have a lot more freedom to say and believe what we want. لە وڵاتی چین ئازادیمان هەیە بۆ وتون و دەربڕین و هەڵبژاردننی باوەڕ. بەڵام هێشتا خەڵک هەن کە گوێیان پێ نادرێت ڕەگەزپەرستی هەرماوە. هێشتا پراوێز دەخرێن. دەستپێکردنێکی باش بوو. ساڵی ڕابردوو پڕ بوو لە ئەزمون و شتی چاوەڕوان نەکراو. ئمڕۆ لێرەم باوەڕ ناکەم دەچم بۆ فلۆریدا و کەنار دەریا. هیواخوازی ساڵێکی خۆشم بۆ هەمووان. لە ساڵی تازەدا لە ئەمریکاش هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەکرێت. ئەو پرسەش لای خەڵک بۆتە بەشێک لە هیواکانیان کە کێ لە پاش ئۆباما دەبێتە سەرۆک. خەڵکێکی زۆر هەن کە لە خۆیان ڕازین. بە تایبەتی ئەو خەڵکانەی ڕادەکەن بۆ گەیشتن بە پۆستی سەرۆکایەتی. بەڵام لەوە ناگەن چەند بەرپرسیارەتیە ببیتە سەرۆکی وڵاتێکی وەکو ئەمریکا. ئەبێت زۆر مرۆڤ دۆست بیت تاوەکو بتوانیت لەگەڵ خەڵکی تردا کار بکەیت بۆ هێنانەکایەی ئاشتی. بە هیوای ئەو هەڵبژاردنەی کە دێت دوا بڕیاری خۆمان بدەین هەموو جیاوازیەکانمان وەلاوە بنین و دووبەرەچی نەهێلین ڕوو بکەینە ئەو داخوازیانەی کە بەلای خەڵکی ئەمریکاوە گرنگە. بە پێی راپۆرتەکان لە دنیادا بە ملیۆنان دۆلار لە هاتنی ساڵی نوێدا خەرج دەکرێت
لەو لاشەوە بە ملیۆنان مرۆڤ هەر لەو جیهانەدا هەن هەژاری بەرۆشی گرتوون یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. NRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەن. بەربژارە دەموکرات ji بۆ هەڵبژارتنین سەرۆکاتی ئەمریکا خانم هیلاری کلنتن گوت ئەو باوەڕ دەکە ku têr belgehene heta tawanên Daeş li dijî kêmaniyên olî bi jenosayîd bên binavkirin. Xanim Clinton xwe exist ber vî barî tevî ku hêşta di berêkaniyê de ye ji bo koşka spî. The International Council on Jewish Women Piştevanekê xanim Hillary Clinton jê pirsîke eger ew weka dihan endamên Kongresê û navendên diyên Emerîkî tawanên Daeş li dijî kêmaniyên olî wê bi jenosayîd binav bike? Yes, I will now. And I will because we now have enough evidence. بله ez dê niha bikim çunku têr belge hene. Ez bawar dikim berê çend mehan ev pirsiş min hat kirin. Min got nîşan qanûnî bi vê peyvê re hene. Çalakvanên êzdî ku li ser vê mijarî kar dikin ragihandinên xanim Clinton bi giringî li qelem didin û dibêjin ew bi zavên wan jî bihêz dikin. Bitire ji salekê di Kongresê Emerîkî de daxwaz hene hikûmeta Barack Obama destewaja jenosayîdê bikar bîne ji bo karên Daeş li dijî êzdî û Kristyanan. û berpirsên wan tawana jî bigehin cezayê xwe û xelkê bêguneh û sivîl bên parastin. And it is important that we don't leave anyone out. You know, certainly the Yazidis. گرنگە ئەم کەسی ژوان ji bîr nekein bi taybet êzidiyan û her karekî ji destê me bêd bikin heta bala cîhanê bikêşin ser derdê wan. Ev e xelkî herî aştîxwazin û hêjayê hindê ne bi azadî bijîn zarokên xwe mezin bikin. Ev e mafekê bingehî ne divê ji bîr nekin ku kêmatiyên ûlî beşekin ji civaka nêvneteweyî. Behs heye koşkaspî yan Wezareta Derveya Emerîkî navê jenosayîdê dante ser karên Daeş bi tinê li dijî êzdiyan û ev e bûye cihê nerehetiya hinek endamên parêzyarên Kongresê. The administration reportedly is considering declaring the ISIS mistreatment of Yazidis to be genocide. تێت گوتن حکوومەت هزرا هەندێک دەکەت ڕابگەهێنێت کۆڕەفتانên xirabên Daişê li dijî êzidiyan cînosayda bi rastî ev e karekî baş e ez wî karî han didim belê çi nîşan nînin ku Kristiyana vegirit û ev e tiştekî bêmena ye. Bi hezaran qurbaniyên herîşên Daeş li ser Şengalê tawanên vê komela radîkal vedgirin ku xanim Hillary Clinton wane bi belgeyên giring didete naskirin. Ama zorij vedakên me bêrinim heft qîç bûn. Em birinin wê mala tilehfer kirin nêzînga înakê midbayek bûn di do hatin li ser zûyeka divijardin em birina maleka Mossad Saed di do şêvê. Di zarokin min bûn derîkê avê heseta her du bû. Yani çima wal vî min Xwedê derîke gav heseta zarokin min bûn Xwedê derîke gav ne bi heseta wan. خدا من دیشتینا فتسین خدا It's a very important ev bîrokeyek ku destewaje giringeş reftarekî re hêja wî navî bit. Ez pêşrastim me belgeyên pêdivî hene ku ya qewmî jenosayde bi me bes hatiye encam dan. Ne bes bo kuştinê belku bo ramalîna Kristyan û kêmaniyên diyên olî lê rojhilata navîn lê deverin jêr kontrola Daeş. Hillary Clinton xanima serokê berê Bill Clinton parêzer endama civata senatoran û wezîra derveya Emerîkî bû. Niha ew kandîda herî pêşîna demokrat e ji bo serokatiya Emerîka û di kampêna xwe de xwe êxistiya berpirsyariya hindê ku tawanên Daeş li dijî kêmaniyên olî bi jenosayidê naz bike. هەر لە چەند هەفتەی پاش هێرشەکانی سان بەرناردینۆ سەرۆک ئۆباما ڕاستەوخۆ قسەی بۆ ئەمریکایەکان دەست پێ کردووە و سەبارەت بە تێرۆریزم و ئاسایشی نیشتیمانی وەک هێرۆزەنگەنە لە راپۆرتەکەیدا ئاماژەی پێدەکا ئەم لێدوانانەی سەرۆکی ئەمریکا هاوکاتە لەگەڵ نیگەرانی ئەمریکاییەکان بۆ پارێزراویان لە ڕووی ئاسایشیەوە.
کاریگەری هێرشە تیرۆرکاریەکان هەر تەنها ئەوەندە نیە وەک هێرشێک سەر و سەودای لەگەڵدا بکرێت بەڵکو ئەم جۆرە هێرشانە کاریگەری دەرونی دەمێنێتەوە بەسەر باری سایکۆلۆژی خەڵکەوە ئەو کەسانی کە لە واشنگتن دەژین یان کار دەکەن هەست بە نیگەرانیەکی زیاتر دەکەن. وەکو دانیشتوویەکی پایتەخت کە ڕۆژانە بە میترۆ هاتوچۆ دەکەم هەندێک ڕۆژ هەیە کە گومانم دەبێت بەڵام بە شێوەیەکی گشتی هەست دەکەم پارێزراوم بەڵام لە پاش هێرشەکانی پاریسەوە لە پڕێکا هەست بە ترس دەکەم. سەرۆک ئۆباما لە چەند بۆنەیەکدا متمانی داوە بە خەڵکی ئەمریکا کە بەسەر هەڕەشەکانی تیرۆریستاندا زاڵ دەبین. We will destroy ISIL and any other organization that tries to harm us. دەوڵەتی ئیسلامی و هەڕێکخراوێکی تر بیوێ زیانمان پێ بگەێنێ لە ناوی دەبین سەرکەوتنمان بە قسە و بە دەستبەرداربوون نییە لە بەهاکارمانیان مل بۆ ترس بدەین ئەمانە هیوای ڕێکخراوێکی وەک دەوڵەتی ئیسلامین بە پێچەوانەوە بە بەهێزی زیرەکی سووربوونمان سەردەکەوین و هەروەش بە بەکارهێنانی هەموو ڕەهەندەکانی هێزی ئەمریکاش. هەشن ئەو کەسانی کە بڕوایان وایە ژیان خۆی لە خۆیدا پڕە لە سەختی و مەترسی. من هەست دەکەم پارێزراوم بەڵام ژیان خۆی ڕۆژانە سەختی تێدایە ڕەنگە شتێکی تر ڕوو بدات ڕەنگە لەسەر ئەو شەقامە ئۆتۆمبیلە لێم بدات هەست بە هیچ هەڕەشەیەک ناکەم و خۆشحاڵم بەوەی لە پایتەخت کار دەکەم. لە پاش هێرشەکەی کالیفۆرنیا کە 14 کەسی تێدا کوژران و 21 کەسیش بریندار بوون مەترسی تونڕەوی لەناو وڵات زیادی کرد و هەروەها مەترسی بیرروبۆچوونی دژ بە ئیسلامیش سەری هەڵدا. سەرۆک ئۆباما دەڵێت نابێت ئێمە دژی یەکتر بۆستین و ڕێگا بدەین ئەم شەڕە وەکو شەڕی نێوان ئەمریکا و ئیسلام لێک بدرێتەوە. ISIL does not speak for Islam. دەوڵەتی ئیسلامی نوێنەری ئاینی ئیسلام نییە ئەوانە دز و بکوژن هێزێکن بۆ مردن بەشێکی زۆر کە من لەو زیاتر لە 1 ملیار مسلمانەی هەن بەو ملیۆنان مسلمانە ئەمریکاییە نیشتیمان پەروەرە کە ئایدۆلۆژێتی ڕق و کینەیان ڕەت دەکەنەوە زۆربەی قوربانیانی دەستی تێرۆریستان مسلمانن. سەرۆک ئۆباما دەژڵێت ئەگەر بمانەوێت سەرکەوتوو بین لە شکست پێدانی تیرۆریزم ئەوە دەبێت داوای یارمەتی لە کۆمەلگای ئیسلامەکان بکەین وەک بەشێک لە هاوپەیمانە هەرە بەهێزەکانمان نەک بەهۆی ڕق و گومانەوە دووریان بخەینەوە. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. وهێزین پێشمەرگەین هەرێما کوردستان عێراقی داخوازن حکوومەتە ناوەندیە بەغدای ڕەت دکن و دیبێژن ئەو ژێ دەڤەرین دۆرا پارێزگەها سەلاحەدین دەرناکەبن وانە ئەو دەڤەرش دەستی داعش دەرخست بوون. پامێری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر دەگەڵ چەند قوماندارین پێشمەرگیان ئاختیە و ئەفرابۆت گەهاندیە. هێزی پێشمەرگە لە میحوەری پارێزگای سەلاحەدین زیاتر لە 40 کیلۆمەتر پێشڕەوی کردووە و تەواوی گوندە کوردستانیەکانی کۆنتترۆل کردووە و بەرپرسانی پێشمەرگەش دەڵێن لەو ناوچانەی پارێزگاکە ناکشێنەوە کە کۆنتترۆڵیان کردووە و هێزەکانیان جێگیر دەکەن. بدایەتی کە داعشاتە ئەم ناوچەیە و ئەم ناوچەی بەڕاستی زۆر کۆنتترۆل کردکەوەی لە جێشی عێراقی لێبوو هەموو ناوچەکانی تقریبن نزیک دروستکەوتەوە بەڵام ئێمە پێش ئەم حاڵەتە لە تەواجودمان هەبوو لە سەرشاخی خوێ و ئەو دەوروبەرە کە پێشتر بە ئەرکێکی تایبەت هاتبووینە ئەو ناوچەیە کە زانیمان داعش دەبێتە هەڕەشەیەک بۆ سەر ناوچەکانمان خۆمان بەرنامەیەکی تۆکمە کە لەلایەن فەرماندەکانی ئێمەوە لەو منتقەیە دانرا دەست بە شەڕکراوە دەست بە پاکسازی ئەو ناوچەیەکرا. پێشمەرگە لە پارێزگای سەلاحەدین ڕەبیەی لێداوە و سەنگەرەکانی توندوتۆڵ کردووە. پێشمەرگەش دەڵێن ئەو ناوچانەی کوردستانین لێی ناکشێنەوە. ئێمە ئامادەین وەکو هێزی پێشمەرگەی کوردستان هەچ هێرشێکی بکرێت بە هەر چەکێک و بە هەر شێوەیەک ئێمە بەرپەرچیان ئەدەینەوە بە هەموو شێوەیەک توانای خۆمانەخەی نەگەر بۆەوەی پارێزگاری لە هاوڵاتیانی کوردستان بکەین. ئەو ناوچانەی پێشمەرگەی بۆ چووە تا چەند مانگێک لەمەوبەر شەڕی قورسیان تێدا بووە بۆیە تەواوی گوندەکان ڕووخاون و وێرانە بوون. داواکەین لە هێزی پێشمەرگەی کوردستان ئەم سنوورە جارێکی تر دەستی تیرۆریستان نێتە ئەم سنوورەوە بۆی تیرۆریستان جارێکی تر ئەم سنوورێ لە کۆنتترۆل نەکەن. عەمید عەبدوڕەحمان دەڵێت داعش لە ناوچە کوردستانیەکانی سەلاحەدین کەوتونەتە جموجوڵ و گەڕاونەتەوە گوندەکانی نزیک سەنگەرەکانی پێشمەرگە. ئێستا ئەوە سەنگەرەکانی پێشەوەی ئێمەیە داعش لەم گوندە کە ناوی تەلحێدەیە سەرەوەتریش گوندێکی دێ بەڵام بەڕاستی نازانم گوندەکە ئێستا بزەبت ناوم لە یاد نییە. ئێستا چەند ماوەیەک پێش ئێستا جموجۆڵێکی وایە نەبوو بەڵام ئێستا وردە جموجۆڵیان پەیدا بۆتەوە چەند کەسانێک و چەند سیارەیەکیان ڕۆژانە هاتوچۆ دەکەن و پێیانەوە دیارە کە ڕۆژانە تەدریب دەکەن تەقە دەکەن. پارێزگای سەلاحەدین لە ئێستادا هەرسێ هێزە نەیارەکە پێشمەرگە و حەشدی شەعبی و داعشی تێدایە. دڵشاد ئەنوەر
دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک. لەگەڵ ئەوەشدا نزیکەی 2 مانگە شاری شنگال و ناوچەکانی دەوروبەری لە دەست تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی ئازاد کراون، بەڵام وەک کاوە عومەر پەیامنەری دەنگی ئەمریکا ئاماژەی پێدەکا هێشتا دانیشتوان نەگەڕاونەتەوە شنگال و ئەو ناوچانەی تری ئازاد کراون. باژارê Şengalê heta nûke xelkê evê deverên nevegeriya ser malên xwe sererayê evê çendê dukan ji layê hawlatiyan ve hatine vekirin belê tinê bikirên wan pêşmerge ne. Roja herim hene verê me berê xwe dev vedêrê me duya bêriya şingal kirbûm hatin me got biçin şingal bibînin. Em hatin berê xwe dev verê me gota ez û hevarekî xwe bûn me gotê me dikaneke verê vekin me çiş hol nên em dikaneke verê vekin got baş me dikaneke verê vekir ja roja berî me hatin me seh kirêtê adîm çûn me za xwe me xirabî tiştî û kirên û me hatin me dikan vekir. مشتری اف فوجت پیشمرگاه همینه شرطاینا قایمه فرمانده اف علامات المال خود نیری سایق نفر اینا اف مشتری Her de evê mijarê da pêşmerge dixwazin hawlatiyên Şengalê bi vegerne ser malên xwe ji ber ku nûke bajariyê arama û çi metirsî li ser nîne. زۆر ئەوە لەو پێشمەرگە زۆر گرنگە ئەم دوکانانە 4-5 دکانە تا حدەشی ڕۆژانەش خەریکە زیادە بی ڕۆژانە خەریکە زیادە بیتن لەو پێشمەرگە زۆر ئەمە بە گرنگی ئەزانین ئەم دوکانانە کە لێرە کرایتەوە هەم پێشمەرگە سوودی لێ دەبینی هەم ئەوان وەکو هاولاتی سوودی لێ دەبینن. خەریکەش حکوومەت کارەکانی دەست پێ کرد دیارە وەکو پێشتر ئاماژەمان پێ کرد شارع پاگەکاتەوە کە هەرەبا چاگەکاتەوە ئاودابی نەکاتن حەز دەکەین وەکو گوتمان حەز دەکەین ئاخر و تەمانیش ئەوە بی بۆ خەلکی شنگال هێدی پەیتا بگەڕێنەوە بۆ دەڤەرەکەی خۆیان ji layekêdî ve saziyên hikûmî dest bi karê xwe kiriye û bû wê çendê pitir xizmeta hawlatiyên Şengalê bikin wekû rêveberiya Rêkopiran ku nûke dest bi paqişkirina cadan kiriye her wesa dest bi çêkirina tora kareba Şengalê hatiye kirin da ku xizmetgozarî bû hawlatiyên Şengalê dabînken. Dora servîya Rêkopiran dûke ve bi hemleka ama em tê namo bes şareke duşara hemleka ama bû Şengal hemiye û xerîdî paqişkin و هندی شوانت ماهی جوده ماهی ام دیده صرف کی و ام رجایش خلقی خودی خلقی ما بزیده سجید خو منطقه که آرامه چون مشکلی نینه نوکه آشتی یا برقرارت ناوا باجار شنگاله دا بلبتن او کسین لناوا اوی باجاری دا دجین کسین لشکرینه و تا هزم پیشمرگینه بله گلو کنگی ده آوادنگرنو پیشوچونا اوی باجاری هبیتن demê xelkê Şengalê bivegerîte ser mal û milketên xwe. Kawa Umer dengê Emerîka, qeza Şengal. کۆچ و پەناهندەیی یەکێکە لەو گرفتە سەرەکیانەی ئەمڕۆ لە جیهاندا بوونیان هەیە و نێوەندەکانی جیهانی لە هەوڵی چارەسەرکردنیاندان. پێشتر و لە ساڵی 1950دا پەیماننامەیەک مۆرکراوە بە ناوی پەیماننامەی پەیوەست بە دۆخی پەنابەران بۆ باسکردنی ئەم تەوەرەش کورد کۆنێکشن میوانداری مەریوان ئەحمەد پسپۆڕی یاسای دۆخی پەنابەران دەکات. کاک مەریوان زۆر سپاسی ئامادەبوونت دەکەم. لە ساڵی 1950ەوە ئەم پەیماننامەیە مۆرکراوە هەتا ئێستا هەر بە هەمان شێوەکاری پێدەکرێت یا گۆڕانکاری تیا هەبووە. بەڵێ لە ڕاستدا ئەم پەیماننامەی نێودەوڵەتی تایبەت بە دۆخەکانی مافی مرۆڤ کە لە ساڵی پەنابەران کە لە ساڵی 1950 واژوو کرایەکەمین جار بۆ وڵاتانی ئەوروپا و بۆ خەڵکی ئەوروپا واژوو کرا ئەوەش لە ئەنجامی ئەو قەیرانە مرۆیی لە جەنگی جیهانی دووەم کەوتەوە بە تایبەتی جوولەکەکان کە لە کۆمەڵکوژی هۆڵۆکۆستە هەڵاتن ڕویانەکردە هەر وڵاتێک میوانداری نەئەکران بۆیە ئەوە سەرنجی وڵاتانی ئەوروپای ڕاکێشا کە دەرەچێشی یاسایی بدۆزنەوە بۆ چارەسەرکردنی کێشەکە بە نووسینەی ئەو پەیماننامەیە کۆتایی هات بەڵام خۆشبەختانە لە ساڵی 1960 ساڵ دوای واژووکردنی پەیماننامەکە بە پرۆتۆکۆڵێکی ئۆپشناڵی چاکرایەوە و کە جگە لە خەڵکی ئەوروپا هەموو پەناهەندانی دنیای دەگرتەوە. لەم پەیماننامەیەدا پەنابەر چیە؟ چۆن دەتوانی گیان بکەیتەوە؟ پەنابەر بە گوێرەی پەیماننامەکەڵێ هەر کەسێک ئەگەر ناچار کرا وڵاتەکەی بەجێ بهێڵێت سنوورێکی نێودەوڵەتی ببڕێت
ڕێگەی پێ نەدرێ بگەڕێتەوە یاخود ترسی هەبێ بگەڕێتەوە بەهۆی یەکێک لەم پێنج فاکتەرە بەهۆی ئەندامبوونی لە ڕێکخراوێکی کۆمەڵایەتی یان هەر ڕێکخراوێکەوە بەپێی یاسا لە وڵاتەکەی ڕێگەی پێدراوە یان ئەو مەترسیە لەسەر ژیان یان ئازادیەکانی دروست بووە بەهۆی ئاینەوە جاچی هاوتەری بۆ لەگەڵ ئاین یان دژی ئاینێک بووە یان بەهۆی ئەوەی نەژادەوە کەسێکە کووردە تورکە ئینگلیزە لەبەر ئەو لەبەر لە نەژادەکەی ڕوبەڕووی مەترسی بۆتەوە یان بەهۆی ڕەگەزنامەوە یان بەهۆی بیرروبۆچوونی سیاسیەوە کە تووشی ئەم مەترسیانە ئەبێ و ناچارە بێ وڵات جێبهێڵێ ئەوە پێی دەوترێ پەناهەندە لەو پەیماننامەیەدا ئەوە دیار کراوە ئایا بێ مەترسیەکە لەسەر ئەو کەسێک کە داوای پەنابەرێتی دەکا چی بێ چۆن بێ چەند بێ بەڵێ هەروەکو لە تێرمە ئەنگلیزەکەی هاتووە ئەڵێ ریزنیبل ثرێت دواتە وەک شڵی معقول بێ مەترسێکی معقول بێ کەسێکی نۆرمال درد بۆ بکا کە ئەم کەسە مەترسی لەسەر ژیانی هەیە یان ئازادیەکانی هەیە کە ئەگە بگەڕێتەوە بە وڵاتەکەی ڕەنگە بکوژێ یان ئەشکەنجە بدرێ دیارە ئەشکەنجەش لە پەیماننامەی دژی ئەشکەنجەیە پێناسە کراوە بەڵێ ئەبێ مەترسیەکی ئۆکشۆن بڵێ معقول بێ ئەو کەسە هەموو کەسێت تەسەوری ئەو کاکە ئەم کەسە بگەڕێتەوە ڕوبەڕووی ئەشکەنجە بێتەوە هەرەوەندە هەر ئەمەدا بەس ئەوە لێگەڕێ پێوترێ بۆ سڵتەی تەقدیری قازی هەر محکەمەیە کە لە هەر وڵاتێک خۆی دادوەرەکە خۆی تەقیمێکە ترسی ئەوە بەڵام دوای دراسەیەکی وەر لەسەر کولتور و ژیان و ڕادەی توندوتیژی لەو کۆمەلگایی کە ئەو کەسەی لێوە هاتووە لەم پەیماننامەیەدا چ جیاوازیەک بۆ پێگەی ژن و پیاودانراوە بەڵێ لە ڕاستیدا ئافرەت زۆر جار ڕوبەڕووی توندوتیژیە بێتەوە لەبەر ئافرەت بوونی لەبەر ئەوەی کە ئافرەت ڕوبەڕووی توندوتیژیە بێتەوە لە زۆر وڵات بەتایبەتی وڵاتانی ئەوروپا ئەسکەندنافیا کۆمەڵی دەقی تایبەتیان داناوە بە ئافرەت ئەدەڵێ بۆ نمونە بریتانیا ئەڵێ ئەگەر هاتوو ئافرەت بەهۆی ئەوەیەکەوە کۆدێکی لەسەر دانرا لەبەرەوەی ئافرەتە یاسایەکی بۆ دروستکە لەبەرەوەی ئافرەتە بۆم نابێ ئەم جلە بپۆشێ ئەبێ ئەمە بکە ئەوە نەکە بۆم لە ئێرانە لە ئێران ئەڵێ ئافرەتە بێ لە چ بکە ئەمە لەبەر خاتی ئافرەتە لەشکی بەسەر فەرز کراوە ئەگەر هاتوو ئەم ئافرەتە ڕەدی ئەمەی کردەوە قبوڵی نەکرد و بەهۆی ئەو قبول نەکردنەوە مەترسی لەسەر ژیانی دروست بوو ڕوو بکاتە هەر وڵاتێکی ئەندام کە واژوی ئەم پەیماننامەیەکرۆک و پەناهەندە مامەڵی لەگەڵ ئەکرێ ئەمە خاڵێکی خۆشە مۆزوعێکی زۆر تازەشەیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەم دوای ئەویش کردوێتی بە یاسا ئەڵێ بۆ نمونە دەستدرێژی سێکسیش لەسەر ئافرەتێک کە دەستدرێژی سێکشی ئەکرێت لەسەری ئەتوانێت ئەویش وەکو پەناهەندە تەماشا بکرێت کە هەڵدێ و یەکێک لەو حاڵەتانەی کە لە کوردەواری خۆمانە پێوترێ سونەتکردن ئەگەر هاتوو ئافرەتێک بۆ خۆی یان بۆ کچەکەی ڕەدی ئەو سونەتکردنەی کردەوە بە ئاعتیباری ئەوەی لە هەنێ شوێنە بە ئەرکێکی ئاینی لێکە درێتەوە ئەگەر هاتوو ئەمەی ڕەت کردەوە و هەڵهات لەو کۆمەلگایە بەهۆی ئەو مەترسیی ڕوبەڕووی بۆتەوە بەهۆی ئەو ڕەتکردنەوە ئەوە لە وڵاتێکی ئەندامی ئەم پەیماننامەیە توانێت و پەناهەندە تەماشا بکرێ ئەرکی وڵاتی میواندار چییە بەرامبەر بە پەنابەر بەڵێ وڵاتی میوانداری کرد ئەرکی ئەوەی هەیە یەکەمین ئەرکە لە بەرامبەرێتی کە ئەوە خاڵێکی هەرە بەقوتی پەیماننامەکەشە کە دەرگای کردەوە بەڕووی هەر پەناهەندەیەکە پێی ناوە سەر سنوورەکەی مادام دەرگای سنووری بۆ کردەوە یەکەمیش نابێ ئەو کەسە بگەڕێنێتەوە بۆ وڵاتەکەی نەبوو وڵاتی ئەسلی خۆی نەبوو ئەو وڵات بۆ هەر وڵاتێکی تر کە مەترسی لە ژیانی ئەو کەسە دروستکە چکە بەگوێری پەیماننامەکە ئەتوانێت بینێرە بۆ وڵاتێکی تر بەڵام نابێ بینێرە بۆ وڵاتی سێم کاتێکە هێشتا مەترسی لەسەری هەیە یەکێکی تر لە مافارە گرنگەکانی پەیماننامەکە ئەرکی دەوڵەتی میوانداری کرد ئەوەیە ڕێگە بە کەسی پەناهەندە بدا لەگەڵ خێزانەکەی کۆب بێتەوە دوایەوەی کە مافی پەنابەرێتی وەرگرت ڕێگەی پێ بدە با خێزان و کەسوکارەکەی بهێنێ بەڵام گرفتێکی پەیماننامەکە ئەوەیە پێناسەی خێزان ئەکا بە گوێرەی وڵاتی میوانداری کرد نەک وڵاتی پەناهەندەکە بۆ منە لە بریتانیا ئەڵێ کەسی دیپێندان ئەو کەسی کە تۆ بۆ نمونە هەتاڵێ یان کچە هاوڕێکەت یان کوڕە هاوڕێکەت کە هێشتا زەواجتان نەکردووە یان بۆ نمونە ئەڵێ کەسێک کە تەنها خۆشەویستیت لەگەڵ هەیە ڕەنگە ئەمە باش ئەگەر کەسی پەناهەندە کەسێک بێ لە وڵاتانی ڕۆژڵاتی ناوەڕاستەوە هاتوو بێ خێزان بوو ئەو برا و خوشک و دایک و ئەوانەیە یان بۆ کەسێکی وەکو ئێمە میلەتی کورد بۆ نمونە کەسمان هەیە لە شاڵاوی ئەنفال دەرچووە بەتەنها ماوەتەوە لەلای پور و پورزا و ئامۆزا و ئەمانە ئەژی ئەو بۆ بە خێزان بۆی باشە ئەمە هەموو پەیوەندەکانی خێزانی لەگەڵ ئەوان دروست کردووە بەڵام لە ڕاتە وڵاتێکی ڕۆژئاوا پێناسی میوان خێزان ئەو ناگرێتەوە ئەو گرفتە
ئەو گرفتە لە پەیماننامەکەیە ئەمە ئەکرێ وەکو خاڵێکی لاوازی پەیماننامەکەش تەماشای بکرێ بەتەواوەتی کاگمەریوان زۆر سپاسە دەکەم بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاسە دەکەم. مەریوان ئەحمەد پسپۆڕی دۆخی پەنابەران میوانی کورد کۆنێکشن بوو. لە بەشی سێەمی راپۆرتی ژیار محەممەد پامنێری دەنگی ئەمریکا کە سەبارەت بە بازرگانیکردنەکانن لەگەڵ تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامیدا زۆرێک لە ئەندامانی پەرلەمان بە نازانم وەڵام دەدەنەوە. دوای زیاتر لە ساڵێک ئاشکرابوونی بازرگانی لەگەڵ داعش و پێکهێنانی لیژنە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە تا ئێستا ئەنجامی لیژنەکەی حکوومەت بۆ لێکۆڵینەوە لەو بابەتە نەبۆ پەرلەمانی کوردستان و نەبۆ ڕایگشتی نەخراوەتە ڕوو ئەندامانی لیژنەکە و خودی لیژنەکەش ئامادەنین هیچ لێدوانێک بۆ ڕاگەیەنەکان بدەن. مۆمانگ دەمانگ پێش ئێستا لەگەڵ وەزیری ناوخوا دانیشتین ئاگاداری کردینەوە کە 500 کەس گیراوە وتی دواتر لە نەتیجە وردەکاری و تەفاسیلی ئاگادارتانەکەمەوە بەداخەوە دوای ئەوە هیچ زانیاریەکیان پێ نەداوین. هەر قسەیەک بکەم لە دوای نووسینی راپۆرتەکە قسەی گیرفانە. لیژنەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی کەریم سنجاری وەزیری ناوخۆ و ئەندامێتی ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتەکان و مستەفای سەید قادر وەزیری پێشمەرگە و هەروەها نوێنەری ئەنجومەنی ئاسایش دکتۆر خەسرۆ محەممەد گوڵ لە مانگی 11 ساڵی ڕابردوو لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ لێکۆڵینەوە لە دەنگۆی بازرگانیکردن و مامەڵەکردن لەگەڵ داعش لە هەرێمی کوردستاندا پێکهێنرا. هەرچەندە پاشەوەی لیژنەکەی پەرلەمانی کوردستان لەگەڵ سەرۆکی لیژنەکەی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوە ڕایانگەیان 15 کەس بە تۆمەتی بازرگانیکردن لەگەڵ داعش لە هەرێمی کوردستان دەستگیر کراون بەڵام تا ئێستا نازانرێت ئەو کەسانە چین و چارەنووسیان بەکوێ گەیشتووە. هیچ ناوەندێکی فەرمی نییە جگە لە حکوومەت ئەمەی پشت ڕاست کرد بێتەوە یەک چارەنووسی و 15 کەسە چۆن بووە دوو مان و نەمانی خەڵکێک لەسەر دزی لاپتۆپێکە دزێ لە ماڵەکەش ئەێنە سەر تەلەڤزیۆن. ئاگامان لێ بۆ ئەو ناوانی گیرابوون بەڵام لە نەتیجە هەمووی ئەوانە تاوانەکانیان مابوو لەسەر ساغبوونەوەی لە مەرحەلەی لێکۆڵینەوە وە نە ئێستا و نە ئەو کاتە ئێمە ئامادە نەبووین ناوی هیچ کەسێک بڵێ. هەندێک لە ئەندامانی لیژنەکەی پەرلەمانی کوردستانیش خودی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان تۆمەتبار دەکەن بەوەی کە بە دوواداچوونی زیاتری نەکردوتەوە لەسەر بابەتی بازرگانیکردن و مامەڵەکردن لەگەڵ داعشدا. وەزیفەی سەرۆکایەتی پەرلەمان بوو بڵێ ئایا ئەم بابەتە بەکوێ گەیشت یان وەزیفەی لیژنە تایبەتمەندیەکان بوو لە پەرلەمان کە ئێمەش لە پەرلەمان کەم و کوڕیمان هەبووە. هەر پرسیارێک لە هەر پەرلەمانتارێکی فراکسیۆنە جیاوازەکانی ناو پەرلەمانی کوردستان دەکرێت لەسەر بابەتی بازرگانیکردن لەگەڵ داعشدا بەتەنها بە نازانم وەڵام دەداتەوە. نازانین من وە خۆم نازانین. بەشێک لە ئەندامانی لیژنە لێکۆڵینەوەکی پەرلەمانی کوردستان گومانیان هەیە لە خودی ئەو لیژنەی حکومەت هەندێکیش پێی وایە نەدرکانی زانیاری لەو بارەیەوە لەلایەن حکومەت پەیوەندی بە سەلامەتی لێکۆڵینەوە هەیە. بەر سەلامەتی تحقیق هەتا ئێستا ئەو شتانیان بێمەنەوە. یەکێ ماوەڵە لەگەڵ داعشا بکە بە تەبیعی پەردە پۆش کرێت و من پێم وانە من پێویستی بەوە بێ ساڵە لێکۆڵینەوەی تا بکرێت. ئەگەر نەتائیستانەوێ لە لای من نییە بڕۆن لە لیژنەکەی حکوومەت پرسن ئەو پێتان بڵێن بەکوێ گەیشتە بەچێ نەگەیشتوە. دەنگی ئەمریکا چەندین جار پەیوەندی کرد بە کەریم سنجاری وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی لیژنەکەی حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها سەفین دزەیی و تەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەرگرتنی لێدوانیان بەڵام هەر جارە و بە چەند پاساوێک ئامادە نەبوون لێدوان بدەن. ئێمە دەپرسین دوای زیاتر لە ساڵێک لە پێکهێنانی لیژنەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لێکۆڵینەوە لەسەر بازرگانیکردن و مامەڵەکردن لەگەڵ سەردارانی داعش لە هەرێمی کوردستاندا بەکوێ گەیشت. ژیار محەممەد دەنگی ئەمریکا. دەخیل ساڵی نوێ هات بڕیاری تۆ چییە بۆ ئەم ساڵە ئەبێ چ شتێک بکەیت؟ بڕیارم هەبێش بەڵ ناڵێم بۆ من هەڵ دەدەم بەکردەوە بیکەم نەکار بڵێم بەڵام پێمان بڵێ بۆ ئێمەش دوایی بزانین ئەگەر جێبەجێ نەکرا ئەوەدیکەی لە بابەتێکی کۆتایی ساڵە تۆ بەتەمایکی تۆ هیوای چیت من یازم ئەم ساڵ دەستکەم بە وەرزشکردن زۆر باشە کارێکی باشەکەی بەرحاڵ ساڵەوەیان و پیرۆزبا و خودەحافیز هەموو کاتێکتان شاد.